2010 بووە لە بانەوە هاتم بۆ پێنجوێن هەر کە هاتم تقریبا هەفتە و نیوێ دوکاندانا پوشاک و لیباسی ژنانە و کەمالیات و ئێتە لە دوای ئەوەی خەیاتی ئەەکەم هەر لە مناڵی و هەر حەزم لە خەیاتی بووە شکل لەخوا بە زیاد بێکاریشم جوانە خەڵک گلەیان نییە لێم بە دوای ئەوەی دووبارە هینە دەورەی خەیاتی ئەەکەمەوە بەردەوامە هەموو مانگی بەردەوامە دەورەی خەیاتی ئەەکەمەوە تەلەبەم شکر زۆرە دەورەکانم ئافرەتن کچوو ژنن تەلەبەری مەکتەبی شەر هەدن ئێتە فەرق ناکات تەمەنەکان گەورە چکۆلەی ئیمتحانیان لێگرم شادەیان پێم شادە 1 و 2 3یان هەیە وەختی بە جایزشیان پێ میتوایەتر نیشتناگینێ ئێدە شکر لەخوا بە زیابێ فێر بوون تەلەبەم هەیە خەیاتی چاکەیستی زۆر کەس دێت بۆ لەم دەستخۆشیم لێەکە دەی دوایەوە جلە بگوێم بەکرێ مێزی خەنەبەندان مێزی بۆنە ئاهەنگەکان شادی خەیاتیم هەیە شادی کلاش بافیم هەیە گلیم بافیم هەیە مەلەوانیم هەیە وەلی تۆزە مەلەوانی لە بیرتۆتە چونکە لێرە مەزبەحشی لێنیە ناتوانانی ئیدامە بێی من بە مناڵی تقریبا 13 ساڵ کەمتریش بووم ئەوە نیە دایکم گۆرەویەتنی گۆرەوی بن ئەها بە چواردانە شیش زۆر حەزم لە شتنی نەکرد جاران سەماوەریان داهانا لە بەریە دانیشتنەها قەدیم سەماوەڕە قۆری دانیشتن لە دەوری جا ئێوارێ نزیکی بانگ شەوان بوو سەماوەڕەکان هەڵکرد بوو من مناڵبووم کاریشتی ناماڵم زۆر ناکرد دایکم ڕۆشتە دەرەوە کەسی لێ نەبوو لە ژوورە وەڵام منیش گۆرەویەکەم هەڵگرت و دەستم کرد بە چنین وتم با فێر بزانم چۆنە کەسی لێ نەبوو هەم ڕایبم خراپە کرد دایکمی بەخوامەیەکی دەستکاری کردووە دیوەڵا ئەو ڕایە هات دەستم کرد بە چنین تەقەی دەرگا هات یەکسەرە نمیش نەمزانین لەسەر سەماوەڕەکە دامران نەمزانین سەماوەڕەکە ڕۆشن بوو دایکم بم بەخشە سووتانیشم وهکە بۆنی کەڕام کرد دەرەوە دوای کە هات نەژرم تیامە بۆنی سوتاوێت چییە کە تمیشام کرد گۆرەکە حەسی سەماوەڕەکە سەی سەماوەڕەکە دایرێک سوتا بوو ئەو زەرەرشم لە دایکمدا ئەتیانی ئەلاقم ئەوە بە چنین بووە ئەو علاقەم ئەوە بە خەیاتی بووە دەورەی چنینشم زۆر کردەوە ئەم خانمێشە لە لای خۆم شاگردی خۆم بۆ تەلەبەی خۆم بووە تقریبا لە 13 ساڵم خەریکم 25 ساڵە بێ تقریبا بزانین چۆنە لەوێ چونکە خول زۆر هەیە ئەنواع خول هەیە هاوکاری ئەو کەسانە زیاد هاندەریە بن هاندەری ئەو کەسانە بن زیاتر ئەچنە ناوە بوارەوە ئێسێ ماچین بۆ کوونەوەردی هەموو هەفتەیەک دەچین بۆ کوونەوەردی دە لێرە نە کوونەوەردی هەیە نە هاتوچووی مەزبەح و شت هەیە تقریبا بۆ دەمە و نەورۆز بۆ بۆنە ئاهەنگەکان بۆ جێژنەکان زۆر خەڵک ڕۆکاتە جلی کوردیەوە ئەم کارە چنین و شتانەوە هەر کولن بازار کزە ئەم ماوەیە بە بۆنەی ئەوەی کە مەعاش دواکەوێ کار و کاسبی نییە بێ بازاڕیە تۆ وەختی خۆت بۆ سەرفەکەی بە شێونە کاری ماڵش بەخوا ئەکری ئەگەر تۆ بەرنامە ڕیزی بکەی لە کاری خۆتە فریای کاری ماڵش ئەەکەوی فریای کاری تریش ئەەکەوی بە شەرتێ بەرنامەت ببێ بێ حەز لێبێ ئەبێ ئیشەکەی خۆتە خۆش بوێ تۆ تا کارەکە خۆتە خۆش نەوێ ناتوانانی ئیش بکەیت ئیسە من زۆر عەلاقەشم بە کاری خۆمە تقریبا سێم شتە تنینانە هەمووی خۆمەی تنیمە